من ئێستا لە دەواازی حاجی ومەرام دیارە لە ئێستادا پێشوازیکردن لە زیارەتکاران دەستی پێکردووە لە ئێستادا ئەوان گەیشتونە ئەوەی ئەمێ ئاماژەی پێدوم لە ئێستادا گشت ئامادەکاریەکان کراون وەک فێنکەرەوە وارووا خواردن و خواردنەوە بۆ زیارەتکاران ئامادە کراوە تاوەکو پێشوازیان لێکرێ دیارە ئێمەی دەبین لە پشتی منەوە ئەم دیمەنانە کۆمەڵک لەم پاسانە کە لێرە وەستاون و ئەگەر هاوکار دیمەنەکانتان نیشان بدات وەک باسم کرد بۆ ئەوەی کەوا لەم ڕۆدا پێشوازیان لێ بگرێتەوە لەم ڕۆدا دەست پێ دەکات بن بۆ زانیاری زیاتر و قسەکردنی زیاتر لەسەر ئەم بابەتە ڕۆمە لای کاک مەسعود باتێلی سەرپەرشتیاری دەواازی حاجی ومەرام. کاک مەسعود سڵاوت لێبێ. پێم بڵێ ئامادەکاریەکان چی کراون لە ئەم ڕۆدا ئێوە چۆن پێشوازی لە زیارەتکاران دەکەن؟ بەخێر بێن حکوومەتی هەرێمی کوردستان ئەوە 4 ساڵە بڕیاری داوە کە زیارەتکارەکانی ئێرانی و ئەجنەبی بە دەواازەکانی هەرێمی کوردستانەوە وەکو ترانزیت سەردانی نەجەف و کەربەلا بکەن بۆ بەجێگەیاندنی مەراسمی چلەی ئیمام حوسێن و ئەمە بەستە لیژنێکی باڵا لە حکوومەتی هەرێمی کوردستان پێکاتوە. هەموو وەزارەتی پەیوەندیدارەکان تێدا بەشدارن، هەر یەکێک بە پێی تایبەتمەندەکانی خۆیان خزمەتگوزاری پێشکەش دەکەن و ئەمە بەستە ئێمە 4 وێستگەی سەرەکیمان داناوە لە ناو هەرێمی کوردستاندا لە دەواازەی حاجی ومەران دەست پێ دەکاتن، لە وێستگەی کانی ماران لە ئیدارەی سەربەخۆی سۆرانمان هەیە، پیشانگای نێودەوڵەتی هەولێرمان هەیە، لەگەڵ بازگەی شێراومان هەیە. ئەم 4 وێستگەکانە هەموو دام و دەستگاکانی حکوومەت لەوێ جێگیر کراون، لە تەندروستی، لە پۆلیس، لە گواستنەوە، لە دەستگای خێرخوازی، هەموو دام و دەستگاکانی پەیوەندیدار تێدا بەشدار بن. پرۆسەکە لە دەواازەی نێودەوڵەتی حاجی ومەران دەست پێ دەکاتن. ئێمە لە دەواازەی نێودەوڵەتی حاجی ومەران کۆمەڵێک ڕێکار ئەنجام دەدەن. ڕێکاری یەکەم ڕێکاری ئەمنیەکانە، لە دوای تەوابوونی ڕێکاری ئەمنیەکان دێن بەرەو پاسپۆرت بۆ ئەوەی دخولی پاسپۆرتیان بۆ ئەنجام بدرێتن. وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان کۆمەڵێک ئاسانکاری کردووە بۆ داخڵبوونیان لە هەموو ڕوویەکەوە بۆ ئەمە بەستە ئێمە ستافی بنکەی نشینگە و پاسپۆرتی دەواازەی نێودەوڵەتی حاجی ومەران زۆر زیاترمان کردووە بۆ ئەوەی بتوانێت تەختیە زیارەتکارەکان بکاتن. بەنسبەت دخولی پاسپۆرتەکانیان ئێمە 57 گێتمان داناوە، 15 گێت لە ناو هۆڵەکان دانا، 42 گێتیش لە ناو ساحەمان داناوە. ئەگەر پێم بڵێ ئێوە ئامادەکاریتان کردو بۆ چەند هەزار گەشتیار و پێشبین دەکەن چەند هەزار گەشتیار لە دەواازەی حاجی ومەران بێتەوە؟ بەڵێ وەڵامی پرسیاری بەڕێزت دەدەمەوە. بەنسبەت هاتنی زیارەتکارەکان ئەو ئامادەکاریە کە ئێمە کردومانە سێ ئامادەکاری تایبەتی زۆر پێویستە کە ئێمە بتوانن بە ئاسانترین شێوە خزمەتیان بکەین. یەک بابەتی پاسپۆرتە، یەک بابەتی تەندروستیە، یەک بابەتی خزمەتگوزاریەکانی گشتیە. ئەم هەر سێ بابەتە زۆر بە باشی ڕێکخراوە. ئێمە تواناماندایە ڕۆژانە پێشوازی لە 50,000 زیارەتکاریش بکەین، چونکە ئێمە 57 گێتمان داناوە، یعنی لە یەک کاتە لە یەک دقیقەدا دەتوانین 57 دخولیان پێ بدەین. لە دوای تەوابوونی جێبەجێکردنی دخولی پاسپۆرت لێرە شوێنی پشودانمان دیاری کردووە. زۆر بە سوپاسەوە دەستگای خێرخوازی بارزانی لە هەر 4 ساڵی ڕابردوو ئێستادا بە هەموو ستاف و تیم و کارگوزارەکانی خۆیان لە هەر 4 وێستگە بە شێوەی بەردەوام 24 ساعتی بە شەو ڕۆژ لەگەڵماندانە. هەموو خزمەتگوزاریەکانی پێویست لە هەر 4 وێستگەکان ئەوان دابین دەکەن، چێ لە ڕووی خواردنەوە بێت، لە ڕووی ئاو بێت، لە ڕووی شەربەتەوە بێت، لە ڕووی چای بێتن، لە ڕووی شوێنی مانەوەیان و پێویستی مانەوەیان، هەموویان ئەوان دابین دەکەن.